وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێسادا لە بەغدا سەرقاڵی گفتوگۆ و کۆبوونەوەکانێتی بۆ پێکهێنانی حکومەتێکی گشتگیر بۆ پێکهێنانی حکومەتێک کە مافەکانی گەلی کوردی تێدا جێببێتەوە. ئێمە قسە باسی زیاتر دەکەین لەسەر پێکهێنانی حکومەتی داهاتووی عێراق چۆن دەبێت، چۆن باشە، چۆن لە مەسلحەتی کورد دەبێت و کورد پێویستە چی بکات بۆ داهاتووی لە حکومەتی نوێی عێراقدا. ئێمە قسە باسی زیاتر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سەلاح باپیر کە بەڕێزیان چاودێری سیاسین ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندا دەبن. سڵاوت لێبێت کاک سەلاح، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەپرسم حکومەتی نوێی عێراق چۆن بێت باشە بۆ ئەوەی کە کورد دەستەبەری مافەکانی خۆی تێدا بکە. سڵاو لێ ئێوە و سەرجەم بینەرانی کوردستان نیوز لە هەر کوێیەکی دنیا بن. سەبار بە پرسیارەکەی بەڕێزان چۆن ئەبینی کە لە ماوەی ڕابردوو هەڵبژاردننی پێشوەختە ئەنجامدرا لە عێراقەوە بۆ خۆی ئەو گرجە و ئاڵۆزیانێک کە لە ڕابردوو ڕوویدا بۆ خۆی ئەوەی کەوا سەرۆکی ئەنجومەن نیوزیران و پێکاتەکانی عێراق بڕیاریاندا کە هەڵبژاردننی پێشوەختە ئەنجامدرێت. بەڕێوە وابوو لە مانجیدا لە دەیدا ئەم هەڵبژاردنە ئەنجامدرا، بەڵام ئەم هەڵبژاردنەکە تاکو ئێستا ئەنجامدراوە تەنها نەتیجەی ئەنجامەکانی سەرەتایی ڕاگەێنرەوە تاکو ئێستاکان نەتیجەی کۆتایی ڕانەگەێنراوە. بەڵام بە پێی هەموو پێشبینەکانەوە ئەتوانین با بڵێم تاکو ئێستا کە ڕێژەی کورسیەکان و ڕێژەی ئەو پێکاتانی کەەوە بەشدارن لە پەرلەمانی عێراقی ئێستا کە دیارە تا حدێکەوە. بۆیە نەتیجەی ئەم هەڵبژاردنەی ئەمجارە بەڕاستی نەتیجەیەکی تۆزە قورسە، تۆزێک ئاڵۆزە. ئەبینی ئەو ململانە سیاسیانەی کە لە نێوان گۆڕەپانی سیاسی عێراق و یان ئەو ململانە سیاسی لە نێوان ئەم وڵاتە زلهێزانی دنیادا هەیە کە بۆ ئێکلاکردنەوەی معادلاتی خوان لەناو عێراقەوە تۆزە قڕز بووە. وەکو چۆن ئەبینی لە هەڵبژاردننی ئەمجارەدا تاکو ئێستا هیچ لایەنێک نەیتوانیوە ڕێژەی لە 150 کورسەکانی بەدەست بین یاخۆ ئەو ڕێژەیەکەوە بتوانێت حکومەتی ئایندە پێک بینێت. بۆیە هەموو لایەنەکان پێویستیان بە تەعالف و پێویستیان بە هاوپەیمانی لەگەڵ یەکتر هەیە. ئەتوانم بڵێم پێکهێنانی حکومەتی ئەمجارە بەڕاستی کارێکی قورسەبی، کارێکی ئەستەمە تۆزێک تا حدێکەوە وەکو چۆن لە ماوەکانی ڕابردووش لەسەر ڕۆژی ڕابردوو کە بۆ خۆی ئەوەی هەن لە پێنە ئەو ململانەیە لە نێو گۆڕەپانی سیاسی عێراق و لە شاری عێراقەوە ڕێپیوان ڕۆژانە بەردەوام هەیە. هەتاکو ئێستاش حاڵی حازێکی ئێمە لە ستۆدیۆ دانیشتون ڕێپیوان و مزاهرات و شوێن ناو شاری عێراق و بە تایبەتی لە ناوچەی سەوز بەردەوامە. ئەم گرژیانە بۆتە هۆی ئەوەی کەوا نەتواندرێ نەتیجەی کۆتایی ڕابگەێنرێت و یاخۆ لایەنەکان بم نەتیجەیە ڕازینە زۆربەی لایەنەکانەوە. ئەمەش بەهۆی ململانەی سیاسیەکانەوە ینی هەمیشە لە هەموو دانوستانێکدا لە هەموو گفتوگۆیەکی چڕوپڕدا لە بەغدا بێت لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکاندا گفتوگۆکان تونگ بوون. یعنی پێکهێنانی حکومەتیش بە تایبەتی هی عێراق کە چارەنووسی گەلێک پێوەی بەندە هەڵبەتە هەر ئەبێت ئاڵۆزی بەخۆ ببینێت. بەڵام قسەکە لەسەر پێکهێنانی ئەو تەحالوفاتانەیە کە بەڕێز دامەژت پێکرد پێدەچێت تەحالوفاتەکان ینی لە دەرەوەی حکومەت لە وەک خوان دەڵێن لە شەخام چارەسەر بکرێت وەکو دەبینی لە ئێستادا شەخام جوڵێنراوە، بەڵام پێدەچێت لە دەرەوە تەحالوفاتەکە بکرێ پاشان بەشداری حکومەت بکەن. ئەم کارە تا چەندە ئاسان دەبێت بۆ لایەنە سیاسیەکان؟ بەڵێ بێگومان کارێکی ئاسان نابێ. ئەگەر سەیری پێکاتی عێراق و ڕابردووی عێراق بکەیت لە گۆڕەپانی سیاسیدا پێکاتی عێراق پێکاتیشی تا حدێک کەمێک ئاڵۆزە، وەکو چۆن پێکات لە سێ پێکاتی سەرشی کە کورد و شیعە و سونەیە. بەڵام ئەمڕۆ کە ئەبینی زۆرینەی عێراق لە پێکاتی شیعەدایە، بۆیە ئەبینی بۆ پێکهێنانی کابینەی نوێ زیاتر ڕیاسەتی سەرۆکاتی ئەنجومەنی وزیران بەپێی ئەو دابەشکردنەی کە لە ڕابردووردا بەبەر هێزە لایەنە شیعەکانەکەی. بەڵام بەداخەوە لایەنە شیعەکانش خۆیان ناکۆچیەکی ئێزگار زۆر لە نێوانیاندا هەیە. ئەگەر سیر بکەی هەتاکو ئێستا کە هیچ لایەنە شیعە نەیتوانیوە زۆرینەی پێکاتی عێراق پێک بینیت و بۆی بتوانی بە ئاسانیەوە کارێکی ئاسان بیت و حکومەتی نوێ ڕابگەێنێت و یاخۆ تەعالف کە لەگەڵانەکان. بۆیە من ئەڵێم پێکهێنانی حکومەتی ئەمجارە کارێکی قورسەبی دروستکردنی تەعالوفات لە نێوان لایەنەکانەوە و هەروها ئەمەشمان لەبیر نەچیت دەستێوەردانی دەرەچی زۆر زاڵە بنەو پێکاتەکانی عێراقی. بەرژەوەندەکانی وڵاتانی دەرەوەی ئەقلیم، بەرژەوەندی وڵاتانی زلهێزەکانی دنیا، ئەمانەش هەمویان بۆ خوان بۆ پاراستنی پێگە و هەیمەنەتی خوان لە گۆڕەپانی سیاسی عێراقەوە ئەپارێزن.
ئەوانەی ئەو لایەنە سیاسیانەی کەوا لەژێر ڕچێفی پێکاتەکانی دەرەوەی حراقدانەیان لە ڕژێر ڕچێفی ئەو وڵاتە زلهێزانەدانا بۆی پارێزگاری لە هەیمەتی خوان و پێگەی قورسایی خوان بکەنەوە لە گۆڕپانی سیاسی حراقەوە ئەوانش تا حدێک بربەستێ بن بۆ پێکهێنانی حکومەتی ئایندەی حراقەوە بەڵام لە هەموو کات و ساتێکدا ئەبێ هەرچۆنیشی بێت تعالفات بکرێن نێولایەکانشەوە دەستێوەردانە دەرەجەکان زۆر بە زەقی لە ئێستادا لەلایەن چاودێرانی سیاسیەوە درکی پێ دەکرێت و بووە جێی باس و خواسی میدیا عێراقیەکانیش بەڵام ئەوەی کە لە پێشترا و لە ڕابردوودا بینراوە نێوماڵی شیعی بووە کە جۆرێک لێگرتنێکی بەهێز بۆ پێکهێنانی حکومەت لە حکومەتەکانی ڕابردوودا بەدی دەکرا بەڵام لەم کاتەدا درزێکی گەورە کەوتۆتە نێوماڵی شیعیەوە ئەمە لەلایەکی دیکە ڕاکێشانی پەنجەی تۆمەت بۆ یەکتری لە دوای بۆمبارانکردنی ماڵی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق. بڵێ بێگومان ئەگەر سیر بکەی ئەم هێرش بارانکردنی موشەشی سەر ماڵی بەڕێز کازمیش یەکێکە لە ململانەی سیاسەکان لە نێوان لایەنە سیاسەکانی کە لە ناو پێکاتی حراقیدانە بە تایبەتی ناو پێکاتی شیعەدا. ئەمڕۆ کابینی زۆربەی ئەو لایەنە سیاسیانەی کە لە ڕابردوو حکومڕانی عراقیان کرد یاخۆ حکومڕانی عراقیان بەدەستەوە بووە ڕێژەی کورسیەکی ئەوتیان نیناوە ینی بۆتە لە دەستدانی کۆمەڵێک کورسی لە پەرلەمانی عراقە ڕێژەی کۆمەڵێک کورسی کە لە ڕابردوو هەیان بۆ ئێستا کە ئەو ژمارە دەنگیان نەماوە بۆیە کارەکان تۆزێک تا حدێک قڕز بوونە ئەستەم بوونە بۆیە ئەو ململانە سیاسیانە وای لێ کردو بۆتە هۆی ئەوەش گرفت دروست بین لە پێکهێنانی حکومەتی ئایندە بێتە هۆی ئەوەی کاپشێلی لە شەرعی عراقی لە گۆڕپانی سیاسی عراق دروست بی هەچۆن لە ماوە چەند شەوە ڕابردوودا هێرشکرا سەرباڵی بەڕێز مستەفا کازمی کەەوە گەورەترین مەرزەعی حکومڕانی عراقە کە سەرۆکوزیرانە ئەمە یەکێک لە ململانە سیاسەکانە کە لە ناو پێکاتەکانی عراقی بەڵام سەر ڕایەوەشکاک سەڵاحیانی ئەگەری بەدەستهێنانەوەی سەرۆکوەزیرانی یاخود پێکهێنانی حکومەت بۆ مستەفا کازمی دەڵێن جارێکی دیکە زۆر بەهێزە کە مستەفا کازمی ببێتەوە بە سەرۆکوەزیران ئەم ئەگەریان تا چەند ئەگەرێکی دروستە بێگومانە من پێم وایە ئەم هێرشێ ئەم دوایە کە کرا سەر ماڵی بەڕێز مستەفا کازمی یەک لە هۆکارە سەرشتەکان بووکەوە پێگەی مستەفا کازمی بەهێز بیتۆ لەناو ململانە سیاسەکانی گۆڕەپانی عراقەوە بۆ هۆی ئەوەی کە ئەو لایەنێکەوە تاکوت پەنجەی تۆمەتیان بۆ دیاری کراوەکەوە بەشداریان کردووە لە هێرشەکە ئێستا ئەیانوێ خوان لێ بێبەری بکەن بۆی ئەڵێن ئێمە بەشداری نەبووینە بۆیە لە هەموو کات و ساتێکدا ناتوانن پێداگری بکەن لەسەر ئەوەی کە مستەفا کازمی نەبێتەوە سەرۆکوەزیران ئەوانش نەرمیەکە نوێنن من پێمە هێرشکردنەکەی سەرماڵی کازمی شانسێکی داوەتەوە بە مستەفا کازمی ئەمە بۆتە شانسێک بۆ لە داهاتوو بەدەرەکەی لە گۆڕپانی سیاسیەوە و هەروها ئەمەشمان لەبینێت مستەفا کازمی تاکو ئێستا کە پێگەیشی بەهێزی لە ڕوانگەی نێودەوڵەتی شەوە هەیە ئەبینی کە زۆربەی لە کاتی ئەو کارە ساتە کە ڕوویدا زۆربەی وڵاتانی دنیا و متحیدە هاتنە سەرخەت ئیدانی هێرشەکەیان کرد و پاڵپشتی بەڕێز کازمیشیان کردکەوە سەرکردەیەکی عراقی و کە لە کاتی سەر گەورەترین پێگەی دەسەڵاتی عراقەکە ئەنجومەنی وزیرانە هێرشی کراوەتە سەرماڵی ئەمە بۆ هۆی ئەوەی کە لەم کات و ساتێکدا کەم هێرشەکرا سەرماڵی مستەفا کازمی بۆ هۆی بەهێزکردنی پێگەی کازمی ئەمەی کە تا ئێستا باسمان کرد هەرچی نێوماڵی شیعی و هەرچی چانسەکانی بەردەم مستەفا کازمی سەرۆکوەزیران بوو بۆ ئەوەی جاریچکە ببێتەوە بە سەرۆکوەزیران وەکو دوا پرسیاری خۆم و پرسیاری گرنگی منیژەوەی ئاخۆ داهاتووی کورد لە حکومەتی نوێی عێراقدا چی دەبێت و تا چەندە کورد دەتوانێت خواستەکانی خۆی بەدی بێنێت ولا بەرامبەرشدا کورد تا چەندە یەکدەنگ و یەک هەڵوێست و یەک دەست بێ لە بەغا وە کورد باشترە و کورد پێویستە چی بکات؟ بڵێ من پێم وایە ئێستاکە نێوماڵی کوردی بە تایبەتی لە هەرێمی کوردستان زەرورترین کاتە کە بۆی یەک ڕێکڕێزی ناوماڵی کورد هەبێ تەعالوفات هەبێ لە ناو پێکاتەکانی کوردی کە ئەو لایەنە سیاسیانەیەکەوە پێگەی دەنجیان بەهێزە لە حکومڕانی عێراق یاخۆ لە پەرلەمانی عێراقەوە دەنجیان هیناوە یان کورسیان بەدەستێنەوە بۆیە پێویستە یەکڕێزی ناوماڵی کورد بتوانن بەیەکەوە بەیەک تەعالوفەوە بچن بۆ بەغدا بۆی بتوانن پارێزگاری لەو دەستکەوتانەی کە لە ڕابردوو هەبووە پارێزگاری لێ بکەن و یا هەروە هەوڵ بدەن زیاتر دەستکەوتی زیاتر بۆ هەرێمی کوردستان مسۆگەر بکەن بەڵام ئەبینی کە لە هەموو ڕوانگەنی دەوڵەتەکان بە تایبەتی لەو مەعاتفە سیاسی ئیعلامیەکانی ڕاگەاندنی هەموو لایەنەکانەوە هەمویان باسی یەکڕێزی نێوماڵی کورد و باسی ئەوەکەن کورد بە یەک پارتێکێژ بە یەک پاکێز پیستە بەغداوە بۆی بتوانانی گفتوگۆ و مێز و دانوستاندن بکات لەگەڵ لایەنەکانی دیکە بۆ بەدەستێنانی دەستکەوتەکانی گەلی کورد و پێگەکەی کورد زیاتر بەهێز لە بەغدا بەڵام بەداخەوە ئەمەش بەڕاستی جێگەی نیگەرانیە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لایەنێک لە لایەنە سیاسەکان وەفدیان بەتەنیا نردوت بۆ بەغدا ئەمەش بەڕاستی جێگەی نیگەرانی گۆڕەپانی سیاسی عێراقە جێگەی نیگەرانی
شارعی هەرێمی کوردستانە ئەمڕۆ لەناو جەماوەری هەرێمی کوردستان ئەمە بۆ تۆ نیگەرانیەکەوە کە بینی لایەنەکان هەر لایەنەوە بە تەنیا وەفدێکیان ئەڕوا بۆ بەغدا ئەمە بۆتە زێی نیگەرانیەوە بۆ من هیوادارم کەەوە بتوانین هەموو ئەو پێگە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەنا بتوانن بێک پاکێزەوە بێک دەنگەوە بستن بۆ بەغدا هەر کاتێک بێگرتی بن دەستکەوتی زیاتریان بەدەستی هەر کاتێک پەرتی و بڵاو بن بێگومان دەستکەوتیان زۆر کەمتر دەبێت. زۆر باشە بەڕێز سەلاح باپیر چاودێری سیاسی سوپاس بۆ شرۆڤە ڕوونکردنەوەکان کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستان.